دەستگای خێرخوازی بەخشین وەک نەریتی هەمیشەیی خۆی بەردەوامە لە دابەشکردنی ئاوکاری بەسەر کەم دەرامەتاندا بە تایبەت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەخشین دەیەوێت سفرەی ماڵاژارەکان ئاوەدان بکاتەوە. بەرنامەی بەخشین وەک ڕوونە لای هەموو لایەک لە مانگی ڕەمەزان بە تایبەتی و لە هەموو کات و ساتەکانی ترە بەرنامەکانی و پرۆژەکانی لە خزمەتی خەڵکی خێرخوا و خەڵکی نەخۆش و کەم درامەتی خەڵکی کوردستانایە و لێرەوە بە گرنگی دەزانم سوپاسی هەموو ئەو خەڵکە خێرخوازە بکەین دوعای خێر بۆ هەموو ئەو خەڵکە خێرخوازە بکەین کە هاوکاری بەرنامەی بەخشینەکەن تا بەرنامەی بەخشین بەردەوام بێ. بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز 8 پرۆژە هاوکاری ڕاگەیاندووە. یەکێک لە پرۆژەکان دابەشکردنی سەبەتەی خۆراکە بەسەر خەڵکی کەم دەرامەتی شارەکانی کوردستان تاکو ئێستاش لە 80 پرۆژەکەی جێبەجێ کردووە. لای خۆشیانەوە چین و توێژەکان ستایشی خێرەمەندان و سەرمایەداران دەکەن و سوپاسی بەخشینیش دەکەن کە هەمیشە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا سفرەی ژارانی ئاوەدان کردووەتەوە. کاکە گیان یەکەم سڵاوی خواتان لێوی سڵاوی خوا لەو کەستیشە یارمەتی ئەوەدا و ئەوەی یارمەتی فەقیر و هەژارە دەن لە مانگی ڕەمەزانە. وەڵی گشتی فەقیرە زۆر داماون ئەمانە هاتوون هەمووی مستحقن ببن. یا ڕەبی خوای گەورە سەرکەوتوتان کە یا ڕەبی خوای گەورە یارمەتی ئەوە باکە یارمەتی ئەوەیشەدا ئێوە یارمەتی فەقیر و هەژارە دەن. ئیشەڵڵا ئەو تۆزە خواردنە کە ئەیدەن بە فەقیر و هەژار چەند کەس ڕۆژ وەگرێ خەیری 1 ملیۆن ڕۆژیان بۆ ئەنووسێ. هیوادارم چاکەکانیان و بەخشینەکانیان بەردەوام بێ بۆ فەقیر و هەژار. دەست خۆش بکەبانن بەخشین و ئەو ئەشار هێناوە بۆ فەقیر و فەقیر و هەژار و سپاس وەڵا مەمنون و زۆر مەمنونە کاکە ئەو ئەشار هێناوە بۆ فەقیرە کاکە. بە هاوکاری دەوڵەمەندان و سەرمایەداران بەخشین بەردەوام دەبێت و دەستێکی پاک و ئەمینە بۆ گەیاندنی هاوکاری بە هەژاران و خاوەن پێداویستە تایبەتەکان و بێسەرپەرشتان. لە ماوەی چەند ساڵی ڕابردووشدا بەخشین بەبێ جیاوازی ماڵی هەژارانی لە شار و گوندەکانی کوردستان بەسەر کردوێتەوە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا 8,000 سەبەتەی خۆراک بەسەر هەژاران و خاوەن پێداویستی تایبەت و بێباوکان دابەش دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.